ناهەمواری دڵ ئەی دڵا تاکەی لە ناوچەی سینەما تەغیانەکەی تۆ هەتاکەی ئارەزووی بازی چەی دەورانەکەی تۆ هەموو گێتیت بە کۆڵداداوە جا چۆن دەرئەچی لەم مەسافەی دوور و ناڕێکە کە بۆی جەولانەکەی تۆ لە سینە ناسرەوی ساتێ لەگەڵ ئەم کارەدا خوێنی ئەندامم بە هێزی کارەبا بەخشانەکەی بە موجودی بێوجودە کەوتویە تاوی جیهان هیچ شەرم ناکەی لەگەڵ شێر و بەبەر میدانەکەی تۆ وەکو خۆت سەرچڵ و ڕێگا خەراپەت کردووە عەقڵ و هۆشت دزیوە و فێری خۆی بەدیانەکەی تو خوایە لێم گەڕێ دەرچۆ لە سینەیان بەس تووشی ملیۆن موشکیلاتم کە وەکو تۆشمانەکەی تۆ بە پەمپی خوێنەوە بووی بە ماشێنی خەتەر دەشت و کێوی لای تۆ وەکو یەک وایە یەک دەورانەکەی بیخەبەر ماوی کەوا من بەم گڕ و هاڵانی تۆ یەک دەقیقە ناسرەوێ تووشی هەزار دەردمانەکەی. دەم خۆش هەندەخان دەست خۆش کاکەڵاو. بینەرانی خۆشەویست ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد. فەرموون لەگەڵ ئەڵلقەیەک و دیمانەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە. بەرنامەی ئەم جارەمان قسەکردن و لێدوانە لەسەر ژیان و بەرهەمەکانی یەکێک لەو نووسەر و لەو شاعیرانەی کە خەرمانێکی گەورەی بۆ ئەدەبی کوردی جێهێشتووە. ئەو شاعیر و نووسەرە گەورەیە میرزا مەنگوڕیە. بۆ قسەکردن لەگەڵ لێدوان لە شێعرەکان و بەرهەمەکانی میرزا مەنگوڕی برای بەڕێز دکتۆر شێرکۆ مەنگوڕی کە دەکاتە کوڕی میرزا مەنگوڕی میوانی بەرنامەکەمانە بەخێر هاتی. زۆر سپاستانەکەم بۆ ئەم دەرفەتەش جێی شانازی ئێمەیە کە ناو بەناو یادی میرزا مەنگوڕیە کرێتەوە بۆی بتوانین ئەم جیلە تازەی کە کەمتر ئاشنا بە میرزا مەنگوڕی تیشێک بخینە سەر بەرهەموو ئەدەبیاتی مەنگوڕی. زۆر سپاس بۆ ئێوە پێچەوانەوە جی شانازی ئێمەیە کە یادی پیاوێکی وا گەورەکەینەوە. هەروەها برای خۆشەویست کاک هەڵۆ بە ئامێری ڤایۆلین بەشدارە لەگەڵمانە بەخێر هاتی کاک هەڵۆ. بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان ئەم بەرنامەیەتان پێشکەشەکەین. دکتۆر بەخێر. زۆر سپاس خەندەخان. سەرەتا ئەمەوێت لە دکتۆر پرسم میرزا مەنگوڕی دوو لایەنی ژیانی هەیە، ژیانی بەشێکیان وەکو باوک لەگەڵ جەنابتە، بەشێکیشان وەکو نووسەر و شاعیر و بیرمەندێک. باسی ئەم دوو لایەنی ژیانی میرزا مەنگوڕیمان بۆ بکەیت. ڕاستیە کەسایەتی مەنگوڕی دەتوانین بڵێن کەسایەتیەک بووە کە هەر لە سەرەتایی لاویەتیەوە بابەتێک هەبووە کە گەڕان و پشکنین بە دوای هەموو ئەو ڕووداوانی کە هەیە لە بیر و هۆشیا بووە. مەنگوڕی لە تەمەنی لاوێتی خۆیان لە تەمەنی 14 ساڵیە گەشتی بەغدای کردووە، گەشتی بەسڕای کردووە کە ئەمانە هەمووی بۆ خۆی کارکتەرێک و کەسایەتێکی دروست کردووە کە جیهانبینی و بیرکردنەوەی جیاواز بێت لەو ژینگەی کە هەیە. لە 1910 کە لە قەڵاتزە لە دایک دەبێ بە تەکید ژینگەی ئەو کاتە و ڕۆژگاری باری کۆمەڵایەتی ئەو کاتە کە لە حوجرە خوێندوێتی بە تایبەت لە شوێنی بەڵێ لە قەڵاتزەیە کە ئەمە شوێنێکی دوورە دەست بووە، بەڵام ئەو تەسلیمی ئەو واقعی ئەوێ نەبووە. بەردەوام بیری لەوە کردوەوە کە چۆن دەربچێت لەو فەزایی کە لەو ناوچەیە هەیە. پاش تاوکردنی حوجرە دەست دەکا بە خوێندنی سەرەتایی. تەمەنی دکاتە 21 ساڵ 22 ساڵ بیر لەوە کاتەوە کە بە یەکجاری بێت لە سلەیمانیدا بنیشێت. هاتنی بۆ سلەیمانی، دەرکەوتنی لە سلەیمانی، بەرکەوتنیشی لەگەڵ ئەو شەپۆلی بزوتنەوە ڕووناکبیری و ڕۆشنبیری و حزبایەتی کە هەبووە کەسایەتیەکی تری مەنگوڕی دروست بوو لێرە. بەڵێ وێزگەیشتر. ئەم وێزگەیە دەتوانین بڵین بەوەی کە لە 1938 کتێبی کە ڕەنگە کتێبەکەتان لابێت هەنگایەک بۆ سەرکەوتنی چاپ کرد
ئەلەم کتێبەوە دەتوانین بڵین تر کارکتەر و شخصیەتی میرزا مەنگوڕی بۆ جیهانبینی و بۆ بیر و بۆچوونی مەنگوڕی بە دیار کەوت لە هەموو کایەکانە. دکتۆریان توانین بڵێنکەوە ئەمە سەرەتای نووسین بۆ لە لای باوکتان؟ بڵێ ئەوە سەرەتای دەستپێکردنی بووە بە کتێبێک کە کتێبێکی فکریە، کتێبێک کە ئەچێتە چوارچێوەی خانەی ئەو باس و خواسانەی کە بۆ ئەو سەردەمە تازە بوون. قسەکردن لەسەر مافی ژن، قسەکردن لەسەر دیموکراسیەت، قسەکردن لەسەر کاریگەری زمان بۆ کۆمەلگا کە چەند گرینگە. دوای ئەوە لە کتێبەکەیە کۆمەڵێک ناوی بیرمەند و شاعیری ناوداری وڵاتان دێتە گۆڕێک کە ئەمە ئایا مەنگوڕی تۆن توانیوێتی لەو سەردەما ئێمە باسی 1938 دەکەین. ئەم پێی بەم ناو بەم سەقافەتە بردووە. ئایا ئاستی ڕووناکبیری و ڕۆشنبیری لە شاری سلەیمانی لە ئاستێکی ئەوەندە پێشکەوتوو بووە کە ئاگای لە هەموو ئەو ڕەوت و تەیارە مەدەنیانەی و ئەدەبیانە هەبێت کە لە وڵاتانی دەوروبەر و جیهان ڕوودەدەن. ئەم بەرهەمە ئەوە ئەسەلمێنێت کە بڵێ ڕووناکبیری کورد بە تایبەتیش لە سلێمانی بە ئاگا بوون لە هەموو ئەو ڕووداوانە و ئەو تەیارە ئەدەبیانەی کە لە ناوچەکە و جیهانە هەبووە. ئەمە حاڵەتێکە کە دەتوانین بڵین ئەمە سەرەتای بەرهەمی یەکەمی بووە. بەڵام ئەوەی کە بەرکەوتنێک لێرە دروزە بێت مەنگوڕی لە پای ئەم کتێبەدا لەلایەن دەسەڵاتی میری ئەو کاتە کە حکمی پادشایی بووە محکەمە دەکرێت. دکتۆر گیان هۆکاری ئەوە بۆچی ئەگەڕێنیتەوە بۆ بوێری باوکتان لە نووسین و بۆ ئەو کرانەوەی لە نووسیناکە حەزی کردووە کە هەموو شتێک باس بکە یاخود هۆکاری چی وە کە سانسۆر کراوە؟ هەردوو حاڵەتێکی جەنابەت باسیە کرد هەم بۆ بوێری هەم بۆ تازەگەری لەو بیر و بۆچوونانەی کە کەمترین لای لێکراوەتەوە. لە کتێبەکەی باز لە قەومیەتەکە نەتەوایەتی چییە، چۆن کورد ئەتوانێت وەکو نەتەوەیەکی تر باز لە ئازادی و لە سربەخۆیی خۆی بکات، باز لە دەوڵەتی کوردی ئەکات کە ئەمانە هەمووی بۆ ئەو سەردەمەوە لە سەردەمی پاشایەتی بڤە بوون. ئەو هەموو لادان و یاخی بوون بووە. قسەکردن لەسەر ژن و مافی ژن ئێمە لە 1938 ڕەنگە تا ئێستا لە سەردەمی عولەمە و لە چرخی 21 ژنان بە مافەڕەوەکانی خۆیان دەگەیشتوە چ جای بۆ 80 ساڵ لەمەوبەر کە قسەی لەسەر ئەمانە کردووە بە تەکید ئەمانە لەگەڵ نەهج و ڕەوتی حکوومەت نەگونجاوە بۆیە لەسەرەوە محکەمە کرا و 6 مان خسیانە زیندیانە و کتابەکەشیان چۆنەڵی دەست بە سەراگرت و لە ناگیان بەر. بەڵام خۆشببختانە لەم 1-2 ساڵی ڕابردوو توانیمان جارێشتر ئەو کتێبە چاپ بکەینەوە بە خوێنەرانی شاد بکەین. ئەو حاڵەتەیە کە جەنابەت باسیەکەی بڵێ هەم وەکو حاڵەتی بیرێکی تازە هەم وەکو ئەوەی کە کەسێک بۆ چاونەترس بووە. دکتۆر گیان پێمان خۆشە شعرێک بکەین بە میوان و دواتر درێژە بە باسەکەمانەین ئەگەر کاکاڵۆ هاوکارمان بێ فەرموون. سلێمانی سەری بەرزە بەهۆی ناوی سلێمانی قەڵاتێکی چڕ و سەختە بەجێ ماوە لە بابانی وەکو بورکانی ئاگر وایە بۆ پیر و بۆ گەنجانی کوڕ و کچی یەک بەبەست ئەمڕۆ هەیانە سۆزی نیشتمانی بەناو شارێکە ئەمما قیبلەی کوردە بە بێوەستان بە شاری هەڵمەت و قوربانی ناوی چۆتە ناو داستان بە دانشگەی ڕەوشت ئەم شارە ناوی چۆتە ناو ناوان هەموو لایەکی پڕکراوە لە بیر و باوەڕی لاوان ژنی جوار چوونەتە مەیدان بە یەک هەڵمەت وەکو پیاوان بەسەربەستی ئەژین وا مەرجیان خستۆتە بەرچاوان خدا و نیشتیمان و ئازادی پەرستە خەڵکی ئەو شارە لە ژینی ژێرچەپۆک گەورە و بچووکی ئەمڕۆ بێزارە 200 ساڵێک ئەم شارە بەڵام 200 شەڕی کردووە لەگەڵ ئێران و تورک و ئینگلیزە چەندە مەعرەکەی گرتووە ئەوەی دەستی لە مافدا بێ وەکو شێر جەرگی کون کردووە لە مردن قەت نەترساوە خدا ئاوای دروست کردووە
هەتا ئەمڕۆ وەها ژیاوە بەسەر شۆڕی ئیتر ناژی کە دوژمن چەند بەهێزتر بێ بە هەڵمەتیان بکا بازی. دەم خۆش کاک حەمیدگیان. دکتۆر گیان ئەم شارەی کاک حەمید خوێنیەوە پێمان ئەڵێ کە باوکت چەندێک ئینتیمای قەومی هەبووە و کوردایەتی هەبووە بەڕێستان لەسەر ئەمە چیمان پێ بڵێ ئەوەی کە لە ژیانی مەنگوڕی کە ئەگەر باگراوند یا گەڕانەوەیەک هەبێت مەنگوڕی هەمیشە لەگەڵ مافی گەلی کووردا بووە لەگەڵ ئەوەی کە چۆن بتوانێت دەوڵەتیشی کوردی لەو هەلومەرجەیە لە 1934 حزبی خوێنڕێژی دامەزێن لە شاری سلەیمانی کە ئەم حزبە شاهۆر سەرپەرشتی کردووە دوجار ئەبێتەوە بە بەشێک لە حزبی برایەتی ئاین لەو سەردەمانەوە ئیتر کە مەنگوڕی کە سجن ئەکرێ و لە سجن بەر ئەبێت پەیوەندیەکی تۆکمە ئەبەستێت لەگەڵ حەمڕەشیخانی بانە لە 1946 کە کۆماری مەهاباددا ئەمەزرێ مەنگوڕی وەکو نووسەر و ئەدیبێکی کوردستانی باشوور بەشداری ئەکا لە کۆمارەکە و ئەچێت بۆ مەهاباداریش بۆ لەناو بڵێ لەوێ ڕئیسی ستادی لەشکر بووە لەگەڵ حەمڕەشیخانی بانە لە ڕۆژنامەی کوردستانیش لەوێ دیسانەوە جارێشتر بەشداری لە نووسین بە شعر بە بابەتی زمانی ستانداردی کوردی کردووە ئەمە لەم ویزگەی لە ویزگەی شۆڕشی ئەیلولی 1961 دیسانەوە بەشداری کردووە لەو شۆڕشەیە لەسەری ئاوارە بووە ماڵوێران بووە واتە دەتوانین بڵێن لەو شعرەیە کە جەنابەت باسی یەکەیت لە هەموو شعرەکانی تر کە مەنگوڕی خاوەنی چوار دیوانی گەورەیە یەکێک لەو دیوانانە کە ئەوەی بەردەستی جەنابتە بەهشتی جیهانێکی ئازاد لەوێ لە نزیکەی لە 600 شعر زیاترە توانیوێتی باسی کوردایەتی بکا بە سەرمەشقی کارکردنی خۆی جگە لە کتێبەکانی تری کە 26 کتێبە دەتوانین بڵێ مەنگوڕی 6,000 لاپەڕەی لە ئەدەبیاتی کوردی چ لە مێژوو چ لە شعر چ لە چیرۆک چ لە بابەتەکانی پەندی پێشینان و قسەی نەستەق نووسیوەتەوە. بەڵێ دکتۆر بێگومان ئەمانەی کە میرزا مەنگوڕی نووسیوێتەوە لە ژیانیا بەشێکیان وەکو بیرەوەری نووسیوێتەوە بەڵام بیرەوەریەکەی لە شێوەی وەکو مێژونووسێک بیرەوەریەکانی نووسیوێتەوە یعنی ئەو مێژووی کۆماری مەهاباتی تۆمار کرد مێژووی شۆڕشی شێخ مەحموود یعنی هەرچی ئەو ڕووداوانەی کە لە ژیانیان ڕوویاوەکو ڕوودا ئەمەکو مێژوو تەدوینی کردووە کە ئەمە لەو کاتا بەڕاستی ئەم زۆری کردووە لەو بابەتە زۆر لە شاعیرەکان هەیە یادەوەری بیرەوەریان نووسیوێتەوە بەڵام هەوو لە کورتی بڕیوانەتەوە بەڵام بەڕاستی ئەم زۆر بە بڵین بە تەفسیلتر و بە دوور و درێژتر ئەم بابەتانی هۆکارەکەی ئەگەڕێتەوە بوو ئەوەی کە خۆی بەشدار بووە لە گەڵ شێخ مەحموودا شێخ مەحموودی نەمر باشترینمە بەس ئەوەیە گەلێک کەس بەشدار بۆ لەوانە و ئەم بیرەوەریان نەچراتەوە بەڵێ بەتاکید بە زیان کەوتۆ بۆ ئێمە بەڵام ئەو نەخێر ئەو فرسەتەی بە هەرزانیوە چ لەگەڵ ڕەحمەتی شێخ مەحموودی نەمر توانیوێتی هەموو ئەو قۆناغە کە لە کتێبی حقایقی بەسەرهاتی شێخ مەحموود لە پەنای ئیستیقلالی کووردا لەو کتێبەیە هەموو ئەو ڕووداوانەی کە بەسەر شێخ مەحموودا هاتووە لە پەنای سربەخۆی کوردستان لە کتێبێکا تۆماری کردووە دوجار وەکو جەنابەت باست کرد لە 1940 تا 1950 مێژووی کوردی جێڕاوەتەوە لە دوو کتێبە لە 58 تا 84 کە مفاوەزات دروست دەبێت لە بینی یەکێتی و حکوومەت تا ئەو سەردەمەی نووسیوەتەوە واتە دەتوانین بڵێن ئەو مێژووی کە ئەو نووسیوەتەوە خۆی بەشداری کردووە لە کۆماری مەهاباد بۆ نمونە سەرچڵیەکانی مەنگوڕی بە شێوەیەک بووە کە ڕەنگە لەلایەن هەندێک لە کاربەدەستانی ئەو کاتە راپۆرتی لەسەردراوە کە مەنگوڕی بیرروبۆچوونیی جیاواز بەو نەهجە بڵاوکاتەوە 11 ڕۆژ سجنیەکەن ئەجا لە بیرەوە لە کتێبەکەی بەسەرهاتی کۆماری مەهاباد ئەڵێ ئەمە بە باش بۆ من گەڕایەوە چونکە توانیم ژیانی زیندانی لە دەوڵەتی کوردیا ببینم بزانم ئایا ئەوەی کە سجن ئەکرێت یا ئەوەی کە سەجانە چەند زوڵم لە کوردەکە کەواتە ئەمە وای کردووە کە مەنگوڕی مێژوەکەی ڕازگویانە باسکات بە حیادی باسی نەکردووە بەڵام بەڵێ هەروەکو بازەکە لە 14 جار ئاوارە بۆ 4 جاری زیندانی کراوە ئەمە هەمووی لەسەر ئەو هەڵوێستانە بۆ بەڕاستی چ بە نووسینەوەی مێژوو چ بە شعرەکانی یەکێک لەو ڕوبەڕووبوونەوانەی مەنگوڕی کە توانین بڵێن مەسەلەی ئاغا بووە لە ساڵانی 50 کە خۆ دەزانیت ئاغاکان لەگەڵ ڕێزمانە بۆیان ئەوانیش بەشی خۆیان خزمەتیان کردووە بەڵام مەنگوڕی لە پای خزمەتەکە ڕەخنەی خۆشی گرتووە
لە پەنجاکانە کە ڕوبەڕووی دەسەڵاتی ئاغا بۆتەوە کە ڕەنگە ئەو حاڵەتە دەگمەن بێت بە شعری ئاغا و جوتیار کە ڕوبەڕووی دەسەڵاتی ئاغاەتی بۆتەوە. جگە لەوە هاتووە بەسەرەن لە کۆماری مەهاباد کە بەشداری کردووە لایەنە باش و خراپەکانیشی نووسیوە، هی سەرکردەکان بە قازی محەممەدی نەمریشەوە، یعنی نەوەستاوە ئەوەی کە تەنها مەنگوڕی کە مێژووی نووسی بێتەوە بە ستایشکردن بێت، نەخێر لەگەڵ یا ڕەخنەشی گرتووە لە کەم و کوڕیەکان کە ئەمە هەندێک جار گرفتی گەورەی بۆ ناوەتەوە، کێشەی گەورەی بۆ دروست کردووە. بە ئێستاشەوە کە کتێبەکانی چاپەکەینەوە هەر گۆبندێکی بەدواوە ئەبێت کێشەیەک لە کێشەکان ڕەنگە ئەو ناوی کەساتیەکانیشی نووسیوە ئەوانەیە کە ئیشی باش و خراپیان کردووە. بەڵام لەگەڵ ئەوەشدا مەنگوڕی کە لەسەر ئەو کارکتەرانە ڕەخنەی گرتووە، ڕەخنەکەی لە حەقدەوە نەبووە، لە شکاندنی کەساتیەکە نەبووە. بۆ نمونە کە ڕەخنەی لە شێخ مەحموود گرتووە لە هەمان کاتا لە مردنی شێخ مەحموود جوانترین قەسیدەی بۆ نووسیوە. واتە دەتوانین بڵین لە ئەدەبیاتی مەنگوڕیا کە ڕەخنەشی گرتووە بە مستی شکاندن نەبووە، بەڵکو بە مەبستی ئەو بۆ کە ڕاستیەکان چۆنەوە بگوازرێتەوە. بەڵێ دکتۆریان پێشتر باسی مەسلەی ژنمان کرد و تێڕوانینی باوکتان بۆ مەسلەی ژن دیارە لەو کاتەدا زۆرێک لە نووسەران با بڵین پێگەی ژنیان لە شعرەکانیانە دەرخستووە، بەڵام باوکتان زۆر جیاواز بۆ لە مەسلەیە. بەڕێستان چی ئەڵێن؟ مەنگوڕی ئیمانی تەواوەتی بە مەسلەی ژن و مافی ژن و ڕۆڵی ژن هەبوو لە کۆمەلگایە. دیارە خۆت ئەزانید لە کتێبەکانیان لە بەرهەمەکانیان لە 1938ەوە تا وەفاتی 1970 بە درێژایی تەمەنی خۆی وێزگەیەک نییە، دێڕێک نییە کە مەنگوڕی باسی خەبات و تێکۆشان و ئازایەتی و جوامێری ژنی نەکردبێت. ینی مەسەلەکە لای ئەو فکر بووە بڵێ فکر بووە. تەنانەت لە هەفتاویە کە کتێبی زێڕنای ئامێدی مەهراکۆ فەیرۆزخانی پشکۆ کە ئەم کارکتەرانی ژنی دروست کردووە کە بەژداریان بەڵێ پاڵەوان بوون شەڕیان کردووە، بۆی بیسەلمێنێت کە ژنیش وەکو پیا و دەتوانێت بەشداری شەڕ بکات، وەکو چۆن ئێستا لە کوردستانی ڕۆژئاوا کە ژنان توانیان هەموو ئەو چەمک و بیر و بۆ چوونە دواکەوتووە بسڕنەوە کە گوایە ژن ناتوانێت چەک هەڵبگرێت. بەڵام ئەوە سەلماندی و ژنانی خۆشمان لە کوردستانی لێرە توانیویانە کە هەمویان لە سلکی هێزی پێشمەرگە و هێزی ئەمنیان ئەو حەقیقەتە بەرجەستە بووە. بەڵام مەنگوڕی پێشهاتەکانی پێشووتر بووە، زووتر درچی بۆ کردووە کە ئەبێ ژن ئەو ڕۆڵی پێ بدرێت. بۆیە دەتوانین بڵێن چ بە شعر چ بە نووسینی چیرۆکەکانی هەمیشە ڕۆڵی ژنی لەبەرچاو گرتووە. دکتۆر جان یەکێک لەلایەنە هەرە گرنگەکان لە ئەدەبیاتی مەنگوڕیا مەسەلەی یۆتۆبیایە. یۆتۆبیا دیارە مێژویەکی دوور و درێژی هەیە، وەکو بڵێن لە کۆماری ئەفلاتونی لە کۆمارەکەی ئەفلاتونەوە و لە بڵێن مەدینە الفازیلەی فارابیەوە و لە گەلێک لای ترەوە کە ئەتوانم بڵێم گەشتۆتە ترۆپک لە لای جولڤێرن و لای ئێجی وێڵز و کە ئەمانە چەندین شتیان نووسیە کە باسی ئەویان کردووە مرۆڤ چێتە سەر مانگ، باسی ئەویان کردو لە ناو چەقی زەویە مەملەکەتێکی تر هەیە کە ئەمانە زۆربەی شتی خەیاڵی بوون. مەسەرەن ئەوانەی جولڤێرن بە دەوری جیهانە لە 80 ڕۆژە، ئەوانەی هین ئێجی وێڵز ئەوەی ئامێری زەمەن، ئەم کە باسی ئەوە کە چۆن بەناو زەمەنە بگوزەری، ئەمیش گەشتی ئەستێری مەریخی هەیە. ئەم گەشتی ئەستێری مەریخەت ئایا چەند کاریگەری ئەو یۆتۆبیا کۆنەی لەسەرە؟ دیارە ئەمە لە پشت معریفەوە نووسراوە نەک هەر لە خۆیەوە. بەتەکید مەنگوڕی وەکو سەرتاژ ئاماژەم بۆ کرد بەردەوام لە گەڕان نابووە، بەردەوام ویستویەتی متابعی هەبێت بۆ هەموو ئەو ڕەوتانەی کە لە دنیای ئەدەبیاتی جیهانی و ناوچەکە هەیە. بۆیە ئەوەی کە باسی یەکرێت گەشتی ئەستێرەی مەریخ هاوشانی ئەو کتێبانەی ترە کە چۆتە ناو زانستی یۆتۆبیاوە کە ڕەنگە بەنسبەت ئەدەبیاتی کوردیشتێکی تازە بوو بێت. لە ساڵی 1970 کتێبەکە لە لەو بابەتە بڵێ ئەدەبیاتەمان کەمە بڵێ زۆر کەمە، لە 1970 کتێبەکەی چاپ کردووە، بەڵام ڕوبەڕووی گەورەترین کارەسات بووەوە کە مەرجی فتوای مەرجی درا مەنگوڕی کە بکوژرێت لەسەر ئەوەی کە ئەم کتێبەی چاپ کردووە کوفری کردووە. بەڵام ئەم کتێبە وردە کە دەستا و دەستە کات ڕووناکبیری پێشوو ئێستاش کە ئاور لەو کتێبە دەدەنەوە دەزانم کە چ کتێبێکی گەورەوە بەهایە.
لە 1970 ڕەحمەتی ڕەوف کاک ڕەوف مامۆستا حەسەن گوتارێکی لە ڕۆڤاری بەیان نووسی باسی لەوە کرد کە ئەم کتێبەی مەنگوڕی هاوشانی ئەو کتێبانەی ترە کە لەسەر یۆتۆبیا نووسراون لە جیهانە بەراوردی کردووە لە مەبەینی واڵز و فارابی و ئەفلاتون کە چۆن کوردیش توانیوێتی هاوشانی ئەوان بتوانێت پێی بە مەسەلەی چیرۆکی زانستی خەیاڵی علمی ببرێت یعنی ئەویش ڕچەشکێن بۆ بەڵێ جا ئەو کتێبە ئێستاش کۆمەڵێک نووسەری دیار کە لە کوردستان هەن قسەی لەسەرەکەن ڕێبوار سیوەیلی نەوزاد جەمال ئەمانە دراسی تازە و نووسینی تازەیان هەیە لەسەر ئەم کتێبە کە بڵێ ئەدەبیاتی کوردیش ئەتوانین بڵین ئەو بابەتی تیا کە پێی دەوتێت یۆتۆبیا بەڵێ ئەگەر خەندەخان شعرێکمان بۆ بخوێنێتەوە بە خۆشحاڵیەوە هاوکاری ئاشتی دڵدار چش لە هێز و بیر و هۆشم بەس کە تۆ دڵدارم من بە لێدانت ئەنازم چونکە جێی ئەسرارم تا قیامەت بەندەتم هەر چەند گڕی ئازارم چەند کە لێشم تووڕە بیچارم نییە غەم خوارم خالقی عشقم ئەتۆی هەر تۆ هەوێنی کارم بەم دڵەی پڕ سۆزەوە هەر تۆ پەرستیم کردووە تەوکی خزمەت کاری باڵاتم لە پشتم بەستووە گیان بە عاشقی تۆ ئەژی هەر بۆ ئەمەش ئیجاد بووە تێمگرە تیرەی موژانت جا بە قوربان چی بووە کێ هەیە حەدی بڵێم عاشقت بۆ کشتووە سەیری خۆتە دڵ لە بەردەستایە هەرچی پێ ئەکەی کەیفی خۆتە ئەی کوژی یا ماچی کۆڵی پێ ئەدەی خۆت و وجدانت بە هەر بارێ کە تەوفیفی ئەکەی تا نهایەت هەر لەگەڵ تایە سەد زەجری بکەی پێشنیهاتم وایە ئەمما تۆ ئەگەر بەگوێ مەکەی باوی ماچ و بەزمی دەست لە مندام لە کوشتن باشترە دەخۆشم دەخەن دەست خۆش کاکەوە دکتۆر گیان پرسیارێکم هەیە لەسەر ئەوەی کە من بەڕاستی میرزا مەنگوڕی بەم هەموو بەرهەمە ئەدەبیە و بەم هەموو نووسینە فراوانەوە لە زۆربەی بوارەکانە چوەک ئەدەب چوەک شیعر چوەک چیرۆک چوەک مێژوو چوەک بیرەوەری من هەمیشە وا بیرەکەمەوە کە بواری ڕەخنەگرتن و بواری توێژینەوە لە ینی میرزا مەنگوڕی غەدرێکی لێکراوە لەو بوارە ینی توێژینەوە و ڕەخنەگرتن کار نەکراوە لەسەر ئەو هەموو کارە ناوازەیە کە کردوێتی بەڕاستی ئەم پرسیارە لە جێ خۆیاتی زۆر جاریژەوە باس کراوە کە هۆکارەکانی ئەبێت چی بێت کە ئەو ئاور لێدانەوەی لەسەر مەنگوڕی کەمتر بێ هۆکاری یەکەمیان مەنگوڕی ئەوەیە کە لە 38 کە زیندانی ئەکرێت ئەمە سەرەتایەکە بۆ تێکچوونی شیرازەی ژیانی ئینسانێک ڕەخنەکانی هەمیشە چ لە دەسەڵات چ بەشداریکردنی لە کۆڕی ڕەخنەسازی کوردیدا لەگەڵ ئەدیبەکان لەگەڵ گۆرانی نەمر لەگەڵ پیرەمێرد لەگەڵ ڕەفیق حلمی لەگەڵ هەموو ئەمانەیە چۆتە ناو ڕەخنە و ڕەخنەکاریەوە چ جای ئەوەی کە ڕوبەڕووی دەسەڵاتی خۆی بەشێک لەلایەنێکی زۆر گەورەی ژیانی خۆی ڕەخنەگرتنە خۆش دەزانی کارکتەری ڕەخنەگر هەمیشە لە ناو لە لای دەسەڵات و لەلایەن ئەوانی کە شتیان بەدەست بە پێزراوە کەسێکە هەمیشە دەیانەوێت دووری بخەنەوە لەسەر شانۆی سیاسی مەنگوڕی لە 1970 کە کتێبی گەشتی ئەستێرەی مەریخ چاپەکە ئەمە وێزگەی ژیانی ئەتوانم بڵێ بە تەواوەتی گۆڕی کە فتوای کوشتنی دەرچوو ئەوە بوو دەرکرا دەربە دەرکرا لە شاری ڕانیە ئەو کاتە کە لەوێ نیشتە جێبوو
بەرەو تەوێڵەت چوو دوای چۆیەوە ئێران و لە ئێران هاتەوە سلەیمانی ئەمانە وای لێ کردووە کە مەنگوڕی وەکو ئەدیبێکتر یا وەکو شاعیرێکتر کە دیوانێکی هەیە دیوانەکەی لە ڕۆژگارێکا چاپ کردووە شعرێکی چۆتە ناو منهەجی خوێندنی سەرەتاییەوە ئەو شاعیرە ناودارانەی تری قانع پیرەمێردە هەر یەکێک لەوانە بەمە لە ناو جیلی تازە و بەرکەوتنی لە ناو کتێبی خوێندنە زیاتر ئاشنایەتی پیا کردووە ئەگەر نا مەنگوڕی 26 کتێبی هەیە هەموو سەردەمێک دەتوانین بڵین مەنگوڕی ئەتوانێت قسەی خۆی هەبێت ڕاستە خۆی لە 1970 وفاتی کردووە بەڵام ئەدەبەکەی هەر بە زیندوی ئەمێنێتەوە و لە هەموو ڕۆژگاریشە ئەتوانێت قسەی تازە و هەڵوێستی تازەی لەسەرەوە بگیرێت. دکتۆر گیان زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ کاک هەڵۆ خۆش بێ زۆر سپاس بۆ هاوکارم کاک حەمید. ئازیزانی قەلەندەرخانە بە شعرێکی جوانی میرزا مەنگوڕی کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆوانە هێنی زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون فەرموو. چۆن سوژدە نەبا دڵ بۆ دەم و ڕوومەتی ئاڵی پاشاهی جوانانە بەگەردن و دەم و خاڵی نابێ بە کوفر سوژدە بەرم خۆم خەمەژێت پێ تا ئەمڕۆ جیهان نەیدیوە کچوا بێ جەماڵی میلوو بە سەهوو چوو کە نەهات وێنەی کۆڵمی ئەو دڵبەرەی بگری بە سیما و هەیکەل و ساڵی هێلین چییە حەدی لە میان ناز و غەرامی وەستێت و بکاتم پیلی پرشنگی لوئالی هەر هێندە ئەزانی لە ئەدای تعریفی مەنگوڕ بۆ قامەتی بەرزی ئەوە ئاسمان بۆ عالی